کتێبی یەکەمین هەولێری لە سوید کتێبێکی نوێیە کە لە ئێستاە کاری لەسەر ئەکرێت و بەئەندێکی نزیکیش پێشکەش بە کتێبخانەی کوردیەکرێت. دیارە نووسەر باس لە ئەو وێزگانە کات کە لە دەرەوەی وڵات واتە لە تاراگۆ و بەتایبەتیش لە نێو وڵاتی سویدا پێهاتێپەڕێەوە. سنتەری ڕۆشنبیری و کۆمەڵایەتی سوڵتان مزەفەرەدین کۆڕێکی بۆ نووسەر شێرزادهێنی ڕێخست بۆ ناسان و بڵاوکردنەوەی نوێترین کتێبی بەناوی یەکەمین هەولێری لە سوید. لە لەدوانێکدا شێرزادهێنی نووسەر باسی لە ناوەڕۆکی کتێبەکەی کرد کە باس لە ژیانی کەسایەتی هەولێر جەمال عەلەمدار دەکات لە سەرەتای تەمەنی وێزگەکانی ژیانی لە دەرەوەی هەرێم. ساعتی هەولی خۆشحاڵم من ئێستا ئەو جارە گەیشتم بن منارەی چۆلی لە بیرمە ڕەنگە 40 ساڵەوەی پێش بووە پێیان بەسەر منارەی چۆلی کەوتومە و ئێستا لە ژێر منارەی چۆلی ئەو منارەی کە شانازەشی گەورەیە بۆ هەولێر و کوردستان و مرۆڤایەتی لێرە کۆڕێک دەکەین کتێبێک دەناسێنین پیاوەک دێنمەوە هەولێرە و پیاوەی 70 ساڵ لە هەولێر دوور بووە و پیاوەی لە گەنجی لە تەمەنی 17 ساڵی وەک کەسێکی شۆڕژێر و ئالوودە و شەیدای کوردایەتی دەڕوا دەگاتە ئەستەمبۆل و لەوێ چەندین وڵات و شار و بزنس تاقی دەکاتەوە تا ئەو حاڵەتێ دەگاتە ئەوەی ببێتە نمایندەی شۆڕشی کوردستان تا ساڵی 75 پاش ئەوڕۆ لە بزنس دەکا وەک بزنسمانێکی زیرەک وەک ئەندازیارێکی بەتوانە وەک هەولێریەکی بە زەوق و پیاوەکی شەرەفمەند ئیش دەکا. من ئاشنای دەبم و دیدارێکی سێ مانجی بەیەکەوە دەبین. ئەو دیدارەمان ناو ئەرشیفەکەی لە ناو قسەکانی ناو بیرەوەریەکانی ئەو کتێبەی لێ دەرچوو کە کتێبێکە شانازی پێوە دەکەم لەبەرەوەی ئەزمونێکی نوێی منە لە نووسینی ڕیپۆرتاژ و لە نووسینی ڕیپۆرتاژی کتێبی کوردیش بەجگشتی.